کاتێک پێدەنەیتە نێو ئەم دەرگایە تێدەپەڕێنیت ئەوەی لێ دەستێنرێتەوە ئازادیە. کاتێک کە ئازاد دەکرێن بگەڕێنەوە ناو کۆمەڵگا و سوودیان هەبێ بە کۆمەڵگا. بە شەو بوو بە سەرخۆشی تەقەم کرد سیف شەکم تەقان. پەشیمانی و چ پەیامێکت هەیە بۆ کەسانی کە مەشروب بەخۆنەوە؟ کورارێ وەڵا هەند پەشیمانم هەتا خوا دەرێ بەسا. هەر زاری جنیان وە ئەبن خۆم خواردێ و چوویمە دەرێم تاوانەکەم ئەنجام دایتەوە. داواکارم لەو کەسانەی کە وەکو جەنابم لای بی دەکەن و لە دەرێن یعنی تەمەشایەکی خۆیان بکەن هەتا تایەوالویان ناسوڕێ. ئەو کەسانەی لە چاکسازی بەرەبن دووبارە دێنەوە لای ئێوە یاخود تاوانباری نوێن. هەمانە زیاتر لە 8,000 مان هەیە تاوانی کردو، هەمانە زیاتر لە 10,000 تاوانی کردووە. ئایا ئامادەی هاوڕێتی کەسێک بکەیت کە تازە لە زیندان ئازاد بووە؟ ئەو کەسانێک کە هەستی تاوانیان هەیە لە ناخیان کێشەکانیان بە تاوانە چکە چارەسەر دەکەن لێ داوا لە جنابیان دەکەم بە خۆی دابستەوە. کاتێک هاتە دەرەوە لە چاکسازی بای ئەوە پشیمانی هەبێت کە جارێکی تر ئەو هەڵە دروست نەکە. ئەمە بەشێکە لە چاکسازی تۆ فێری خوێنەواریەکەیت زانکۆ تەواوەکە بە کەلۆرس بەدەسێنێ و چەند حاڵەتێکی ماسەر و دوکتۆراشمان هەیە. ئایا ئامادەی هاوڕێتی کەسێک بکەیت کە تازە لە زیندان ئازاد بووە؟ یاخود ئەگەر خاوەنکاری بیرت لەوە کردوت تۆ دەرفەت بدەیت بە کەسێک کە بە چاکسازیدا تێپەڕیوە؟ هەڵبەت ئەو کەسانی کە لە چاکسازی دێنە دەرەوە دوو جۆریان لێ دروست دەبێت. جۆرێکیان ئەوەن کە دووبارە دەگەڕێنەوە سەر تاوانەکانیان، جۆری دووەمیشان ئەوانن کە بەڕاستی پەشیمان و تەنها بە دوای ژیانێکی ئاساییدا دەگەڕن. بەرامی کورسی خەڵک ئەمڕۆ کورسی خەڵک هەم بۆ ئەو تاوانبارانە بەجێ دەهێڵێت کە دەیانەوێت چیرۆکی خۆیان و پەشیمانی خۆیان بخەنە ڕوو هەمیش ڕوبەڕووی ڕاستیەکتان دەکاتەوە. ئایا بەڕاستی مرۆڤ شانی هەلی دووەمە یاخود نا؟ مالی 2002 سالم زارێ دەگیریم لای پۆلیسی هەولێر هەر زاری جنیان وە ئەبن خۆم خواردێ و چوویمە دەرێم تاوانەکەم ئەنجام دایتەوە. تاوانەکەم دووبارە کردەوە دزیمان ئەنجامدایە ڕێگریم شارکردن تاقەکردن تاقامان لە خەرچ کردیا. باش ساعت دوشی تەلەفۆنمان و دەکرد دەچوون دیلیڤەریانە و لە عەنکاوەی ڕێگریمان دەکرد ماتۆرمان لە خەرچی وەردەگرت. ئەمن دێنانە موبایل بووم تقریبا 2 ماک 3 ماک لێ دەری بوون. ئەسڵان لەگە سێ برادەری لای خۆمان ڕێککەتیم ئەسڵان بە دزی کرد. ئاف قەزیەم ئەنجامدا چارم زارێ دەگیریم ژیانم سزنێ فەوتا ئەبە فکرم دێنە سزنێمە هەسجن. وڵا لە ماڵی هاتمە دەرێ زۆر بێتاقەت بووم لە خۆم بێزار بووم لەگە هەندێ برادەردانیشتم خواردمەوە خۆم لە ماتۆڕێکدا بەڕۆ سایداتمەوە لەکە قەرێ بنانی لە قەرێ بنانی دەمیز بۆ پەڕەکەی بسۆڕێمەوە لە بۆ بەحەکەی ڕاست لە ماتۆڕەکەمدا ڕاست ئەمری خوای کرد برمە خەستخانەش چەند منداڵم هەیە بەهۆی مەشروبی منەوە ئەوە ئازار دەچێشن ئەوەی ناهێنی مەشروب ئەم بە حیات خۆم سز نایتەوە یەکەم زارمەوە بەهۆی مەشروب زانچم بەسەرات نەک بەس ئەمن هەمارومدارم سیا مەسەراتیە ئارێ وڵا زۆر پەشیمان بەقەدەر ئاسمانێ ئەم چوویمە ماری خۆم وێران کردیە ئەم کێشەکمەیە کێشەکەم گەورەتر کردیە هەلە من نایمە دەرێ. سەرەتا لایبی خێرخوازیم دەکردەوە شەوانە لە فەقیر وەژاراندا دەنیشتم لایبم دەکردەوە ڕێڕەوی تەوەرەکەم زۆر جوان بوو. دوایە چەند کەسانێک تووشی کێشە بوون لەگەڕیان دەستم بە جوندان و وەکو ئەڕەشارەشەم لە قەز نەکردەوە بەس جوندان و شێوازی کۆمەڵگا تێکدان و تەنیا ناو لایبی تیکتۆک بە شەڕاتم هەستم دەکرد ژمنم زۆر لەو پێیا بوو لە سۆشیال میدیای دەستخۆشی لێ زانینیەکان دەکەم کە دەستگیریان کردین ئەگەنا بەڕاستی ڕێڕەوەکەمان زۆر خراپتر دەڕۆی. سەعات 12 شەوێدا دەنیشتم هەتا 10 سبێنێ لایبم دەکردەوە. یەک جاکەدا دەنیشتم لایبم قەپان نەدەکرد. سەرەتا جوان بوو لایبەکانم بەس دوایە تێک چوو کە جوون و شەڕ و مشکلەی هاتە ناوێت.
بەڕاستی تا عایدەشم زۆر دەرگیرانم بەڕاستی ئەوە نزیکەی 2 مانگ و 10 ڕۆژە گیرامە. سی ڕۆژ پێش ئێستا بە شەو بوو بە سەرخۆشی تەقەم کرد 30 شەکر تەقان تەقی ئاوای سەرخۆش بووم لە ژێر کاریگەری مادەی قوحولایە بووم و سێم جارشمە بگیرێم لەسەر تەقەکردن و ئەو شتانم. جاری یەکەم لە ژێر کارەگیری مادەی قوحولایە بووم دەستکاری دەماچەوە شتانم دەکرد دەماچەم لە دەست دەرچوو گولەم لە خۆمدایەوە. جاری دووەمش هەراوەها تەقەکردن و ئاژاوە جێڕی. کۆمەلگا بە چاوێکی ئاژاوە جێڕی و ئەوانە سەیریان دەکردن و کە دەرچووم دەیانگوت یعنی هیچ کە تەقەی مەکە و ئەو شتانە خراپە و یعنی دوور بخوایە ئەو گولە کۆرێ بێ کە چی کات. ڕێنمای منەوەی بۆ هەموو گەنجەکان ئەوانەی کە ئێستا لە دەرەوەن هیوادارە وازە مادەی کحۆل و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بێن و وازە تەقەکردن و ئەو شتانە بێنن. هاتوین بۆ یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێر لەگەڵ کاک ئەحمەد. ئەمانەوەیە نواندنێک بکەین کاک ئەحمەد ئەکتەرە بزانین ئەو گەر کەسێک لە نێو چاکسازیدا بوو بێ بەهۆی تاوانێکەوە دەستگیر کرابێ و دواتر ئازاد بکرێت کۆمەڵگا چۆن سەیری ئەکات ئایا هیچ دەرفەتێکی هەیە و ئەو تێڕوانینانە چۆن و چۆن بیری لێکەنەوە لە نێو کۆمەڵگادا. بڕۆن کاک ئەحمەد. چۆنیت؟ باشم ئەحواڵتان ئەدرێ سیستم. کاک ئەحمەدم لەگەڵ خۆم هێناوە لە چاکسازی بەربووە. بەڵێ ئایا چۆن بیری لێکەیتەوە توانی بۆ نۆک و خاوەن کارێک وەکو کەسێکە دەرفەتێکە توانی دروست بکەی متمانی پێ بکەیت و لە شوێنی ئیشەکەت کاری بیتێ؟ یعنی لە چاکسازی وڵایە جاییسان هەموو ئینسانێک شایستی غەڵەتە لەوانەیە کابرا بوون منە کە غەڵەتێک کردووە کە بوون ئازاد بووە جارێشکە یعنی دام بە غەڵەتی خۆیدانی جارێشکە نستۆ سەرەوە غەڵەت. وەرمونە چه هەڵەیەک ئەتوانی لی خۆشببی چه هەڵەیەک پێت وایە کە ئەمەیان نابێت لی خۆشببی. هەندێک غەڵەت بەڕاستی شایانی لی خۆش بوونە بەس هەندێک شتێیە بەڕاستی شایانی خۆش بوونی. بنمونەوەکو چی؟ بۆ نمونە هەندێک شتێوەکی خیانەت و بۆ نمونە شتی گەورەتر. ئەگەر کەسێک دزی کردبێت بەڵام پەشیمان بوو بێ و لە چاکسازی و پەروەردەکراوە هاتۆ بەلای تۆ ئەڵێ من هەڵەیەکم کردو و ڕازگۆم لەگەڵتا شتێکی وام کردو بەس دەرفەتێکم پێبن چۆن متمانی پێکە یانی خێتە ژێر چاودێری و بەدواداچوونەوە ئەنجا. بەخوای بەدەری بە خۆ دەڵێ هەندێک شتێ بوون کە ئێستا کاش غەڵەتێکی وای کردو دەبێت بیایە بەر چاودێری ئەنی نابێ هەندێک شتێ بوونە فەوری لە بیری کرد. کەسێکە حەزەکات بزانێت ناو کۆمەڵگەیە چۆن سێرەکرێت و لە دوایەوەی کە تاوانێکی ئەنجامەوە سەرتا خۆت چۆن تێڕوانیت بووی هەیە بە زۆر ڕازگویانە بۆی کە ئەگەر شتێک هەیە پێویست بکات چاکی بکە. بزەبت بەخێر بێن سەرچاوان خۆی ئەو کەسانی کە تاوان دەکەن یان هەستی تاوانیان هەیە ئیدی بەڕێزیشیان ئینشاڵڵا کە تاوانە چ کردیا ناستەوە سەری بەڵام دەمێ ئەوی پرسم هۆکاری تاوانەکە چی و چی وای کرد سپاڵ نەڕێک بکات و ئەو تاوانەی بکەیت. دام بە هەڵی خۆم نەدەنێمەوە هاتوم لێرە کارێکم دەست بکەوێ. باشە بەڕای تۆ چی بکات ئەگەر بێ بێت لە شوێنێک بێ کار بکە ڕاستێکە بڵێ وڵای من لەسەر فلان تاوان ئەوە بووم کە لەوانەیە بە چاوێکی ترۆ سێر کرێ یاخود ئەوە لە ژیانی لەبییر بکە و باسی نەکا و دەستکاتەوە بە ژیانێکی نوێ. خۆی وتنی ڕاستیەکان هەمیشە باشترە لەوەی کە ئەتوو ڕاستەکان دەێ لۆ منە کەسێک لەکنە من ئیش بکە ئەگەر ڕاستەکانی پێگوت بم لەوانەیە بتوانم چاوم لێبی ئاگاداری بم لەگەری بنەوەی هەڵەکانی چاسەرکە بەڵام ئەگەر ڕاستەکەم پێنەرێت لە مستەقبل ئیدی لەگەر ڕێزم بەسپەتی درۆی کورتە لەوان لەگەری بم هەوڵ لەگە بدەم کاکە ئەو شتە ئەوها نابی ئەوها دەبێت و دام بە خۆدا بگرێت لە هەندێک حاڵەتی عەسەبی بوون باشتر دەی بەڵام هەمیشە وتنی ڕاستەکان ئەیکەم زۆری تاوان لای تۆ قبول کراون یە ناتوانانی متمانی پێ بکەیت. خۆی دزیکردن زۆر مشکلەیە دزیکردن زۆر مشکلەیە لۆ دزیکردن چانابی زەحمەتە چابوونی زۆر زەحمەت بەڵام هەندێک تاوان هەیە لۆ نمونە کوشتنە یان بابرین یعنی بریندارکردن کوشتن باشترە لە دزیکردن باشتە لۆ دزیکردن خیانەتە.
ئێستا من لە چاکسازی تازاتومەتە دەرەوە بەدوای ئیش دەدەگەڕێم زۆر شوێنم کردووە ئێستا شارتی مالای تو بەڵێ بەخێر لێرە بەس واز لەوە بێنین بڵین لە بەرەوەی کامێرە ئینسانێکی ئاسایی زۆر جار تاقیەکەیتەوە بۆی زانیان متمانی پێکەڵی بتمای پێران ئەمن وەکو خۆم شخصی خۆم چەند جارێک بەسرم هاتیە یەک لەو جارانە دەتوانم بڵێم کەسێکی تا حدەك نزیک بووە ئەوها لەسەر دوکان بووە زۆر زەحمەتە تو سیقە بە هەمان شخص بکەوە من ئەو برابڕێزەی نارم لەوانەیە من بەرکەوتم نەبی لەگەر ئەو برایی پێشتر لەوانەیە ئەو برادر ئێستا دەست بە ئیشێ بکاتەوە زۆر لە جاران باشتر بی زۆر بەڵام ناتوانین مسمانە بۆ کەسانە بکەیتەوە کە ڕاستە خۆ لەگەڵ ئەو کەسەی کە مباشر یعنی ئیشم لەگەڵ کردێکەوە بۆت باز دەکەمەوە جارێکی دینە ناتانم متمانی پێ بکەم بەڵام ڕەنگە کەسەکی دی ئەمن ئیشم لەگە نەکردی پێشتر لە شوێنێکی دی ڕووداوەکی بەسەر بخۆی هەموو بەشترە قابلێتی گۆڕانیە بەس خوانەبی ئێرە بەڕێوبەرایەتی چاکسازی گەورانی هەولێرە کاتێک پێدەنەیتە نێو ئەم دەرگایە تێدەپەڕێنیت ئەوەی لێ دەسەنرێتەوە ئازادیە بەڵام لە پێناو ئەوەی کە ویژدانت دادگایت بکات. هەستەکەی زۆر جیاوازێکی نییە لەوەی کە کەسێک لە ژیانی خۆی لە ناو ماڵەکەی خۆیان سجن بکرێت لەگەڵەوەی کە لە نێو چاکسازیە کابێ خزمەتگوزارەکان تا ڕادەیەکی باش بۆ جۆرە پێناساکرێن ئەمە کاریگەری خراپیان لەسەر دروست ناکە یان بە چه پێوەرێک ئەو خزمەتگوزارانتان بۆ داڕشنێتەوە و پێکیش دێن لە چی؟ زۆر بەخێر بێن طبعاً بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر بە پێی یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئیش دەکات لەسەر سیستەمی چاکسازی بۆ تاهیلکردنەوەی ئەو سزادراوانی کە نێنە نێو بەڕێوەبەرایەتەکانی چاکسازی لەوەی کاتێک ئازاد دەکرێن بگەڕێنەوە ناو کۆمەلگا و سوودیان هەبێ بە کۆمەلگا و ئەگەر بێت و باسی ئەو خزمەتگوزاریانە بکرێن کە لە بەڕێوەبەرایەتی چاکسازی گەورانی هەولێر تەقدیم دەکرێتن بە سزادراوان کە لە ئاستی خزمەتگوزاریە هەرە باشەکانن کە لە مستەوە بەرزەکانی وڵاتان پێشکەش دەکرێتن بۆ نمونەوە سێژەم خواردنەوە کە کەسێکی تەبیعی کە ڕۆژانە پێشکەشیان دەکرێت و خزمەتگوزاری تەندروستیان هەیە کە بنکەی تەندروستی لە نێو چاکسازی هەیە هەر زادراوێت کە کێشەی تەندروستی هەبێ بۆی چارەسەری بۆ بکەن و دوو قوتابخانەمان هەیە بنەڕەتی و ئامادەیی لۆی بتوان درێژە بە خوێندن بدەن ئەوانی ئارزوی خوێندنیان هەیە و قوتابی بەکەلۆریۆسیشمان هەیە کە لە زانکۆکان درێژە بە خوێندنیان دەدەن و قوتابیەکی دکتۆرامان هەبوو بەڵام ئێستا ئازاد کراوە و جگەلەوە کتێبخانەکمان هەیە کە کتێبی باشی تێدا لۆی بتوانن سوودی لێوە بگرن سزادراوان و خلوەی ژوانی خێزانیان هەیە خلوە شەرعی پێدرێن و ئیشیان لەسەر دەکرێت لە ڕووی جەستەیی و عەقلیەوە لۆی ئەو کەسانە بگەڕێنەوە دۆخێکی ئاسایی ڕێگەی خزمەتگوزاری و باشترکردنی دۆخی دەرونیان و سیمینارەوە گۆڕانکاریان و چاکسازیان هەموو ئەو خزمەتگوزاریانەی لێکوانە هەیە دەبێت هۆی ئەوەی کە ئینسان هەست بە مرتاحی بکە و هەست بە دابڕان نەکە لە کۆمەڵگا و شوێنێکی گونجاوە لە ئەو کەسانەی کە تاوانیان کردو لەوەی بتوانن دووبارە بگەڕێنەوە کە سەر کەسێکی ئاسایی کاتێک کە ئازاد دەبن بچنە ناو کۆمەلگا سوودیان لێوەربگرێتە. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 کەس لە نیوەی یەکەمی ساڵی 2026 زیندانی کراون لە نێو چاکسازیەکاندا. تاوان لە هەموو شوێنێک هەیە بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە زۆر جار و کەسانی کە تاوان دەکەن و لە چاکسازیەکاندا تۆمار دەکرێن هەمانە و کەسانن کە لە ڕابردوودا بۆ جاری یەکەم و دۆم و هەندێک جار بۆ داهمین جار تاوانی جۆرا و جۆر دووبارە دەکەنەوە. بەپێی ئامارە جیهانیەکانیش ئەو کەسانەی کە لە پاش ئازادبوونیان لە چاکسازیەکان تاوان دووبارە دەکەنەوە لە 180 بۆ لە 155 واتە بە تەنها تاوانی نوێ سەر هەڵنادا بەڵکو دووبارە بوونەوەی تاوانەکان لە جیهان و لە هەرێمی کوردستانیشدا زۆرە هۆکارە سەرەکیەکان چین و دەکرێت چی بکرێت لە پاش چاکسازی ئەو مرۆڤە چاکسازی لە خۆی و لە ڕفتارەکانیدا بکات.
کەسانەی لە چاکسازی بەرەبن دووبارە دێنەوە لای ئێوە یاخود تاوانباری نوێن ئەوانی کە دێن بۆ ئێرە بەداخەوە دەڵێن بەشێکیان هەیە ئەو تۆمەتبارانان کەوا چەندین جار تاوانیان دووبارە کردووە ئەویش بۆ مام بەدەر دەکەویت کە هەرزە سەرەتایی کە داخل دەبن کە دێن بۆ بەشی گوتن و گواستنەوە ناوەکانیان تۆمار دەکرێت لە بەشی ئایەتی دەردەسی کە چەندەم جاریەتی لێرە تاوانی کردووە لە دەرەوە تاوانی کردو هێنراوە بۆ ئێرە هەمانە زیاتر لە 8,000مان هەیە تاوانی کردو هەمانە زیاتر لە 10,000 تاوانی کردووە تاوانەکانیشی هەر یەک کەس هەمان تاوانی کردووە تاوانەکەش چۆنە ئەوە نییە بڵێن نەگیرابێت گیراوە حکومەکەی خۆی تەواو کردووە لە چاکسازی بە هەمان شێوە هاتێتەوە تۆمەتبارمان هەیە دوای چ ڕۆژ تۆمەتبارمان هەیە دوای 2 مانگ تۆمەتبارمان هەیە بە 50 ڕۆژ تۆمەتبارمان هەیە 1 هەفتە دوای ئەوەی کە ئازاد کراوە کە ماوەیەکی زۆریشی حکم خواردووە دوای ئەوەی حکومەکەی تەواو دەکە بە هەمان شێوە دەرسی لێوە نەگریتەوە دێت بە هەمان تاوان دەکات کە پێشتر لەسەری ڕاگیرا بوو لەسەری حکم دراوە ئەو تاوانانی کە زۆر دووبارە ئاکرێت یان بڵین چڕیان بکەینەوە زیاتر چ جۆرە تاوانەکە بەداخەوە لە ناو گەنجانمان زیاتر گەنجمان هەیە لێرە لە بەشی گرتن گواستنەوە دوو تاوان دەکەن لە یەک کاتدا لەژێر بەکارهێنانی مادەی کوحول پاشان پەنادەبەنە هەمانە بەرتەقەکردن بە سەرخۆشی هەمانە هەڕەشەی کردو بە سەرخۆشی هەمانە دزی کردو بە سەرخۆشی هەمانە تووشی ڕووداوی هاتو چۆ بووە بە سەرخۆشی بابەتەکانی سۆشیال میدیا یەکجار زۆر بووە بەداخەوە گەنجەکانیشمان ژمارەیەکی زۆر ناڵێم هەمویان نا بەڵام ژمارەیەکی زۆرمان زۆر بە خراپی بەکاری دێنن دەست خۆش ئەڵبەت ئێوە ئەرکی خۆتان جێبەجێکەن چاکسازیش ئەرکی خۆی جێبەجەیەکە بەڵام ئەوەی دوایترە بێنێتەوە کۆمەڵگایەکە ئەگەر ئەوان بە چاوێکی تاوانبارەوە سێتکەن و ئەوان لیان خۆش نەبن ئەوانش ناتوانن لە خوان خۆش بێن بەداداچوونمان بەردەوامە بێت دەربارەی مۆکارە زۆر سپاس کەسان خان بۆم دەرفەتە جا حەزەکەم سەرەتا لەوە دەست پێ بکەین ئامارەکان چیمان پێڵە لە چاکسازیەکان و جیاوازی نێوان شارەکان چۆنە بەڵێ خۆی کێشەی هەرە گەورەی چاکسازیەکان زۆری سزادراوە سێ چاکسازی گەورانمان هەیە لە هەولێر سەیمایی دۆک ئەمانە بۆ 990 کەس دروستکراون بەڵام ئێستا لە هەولێر 2164 سزادراومان هەیە لە سەیمانی 1825 سزادراومان هەیە لە دهۆک 1565 سزادراومان هەیە کەواتە ئەگەر سەیری ژمارەکان بکەیت بەنزیکی 2 بۆ 3 ئەوەندە سزادراومان هەیە بەرامبەر ئەوەی کە پێویستە لە لای ئێمە بێ لە عێراق چاکسازیەکان لە وەزارەتی دادە وەزیری داد هاتۆتە هەرێمی کوردستان چەند جارێک وتوێتی ئەم چاکسازیانەی ئێوە لە چاو ئەوانەی ئێمەیە وتێلی پێنجەستێرەیە بەڵام هێشتاش لە ئاستی تموحی ئێمەیانە ئەمە بەشێکە لە پرۆسی چاکسازی کە تۆ فێری پیشەیەکەی ئەم کاتەکەشیان بەهدەر نادەن بەڵێ ئێمە سزادراومان هەیە لە سەیمانی چەند حاڵەتێکی شاکە لە لای ئێمە دەورەی درومانی تاوا کردو ئێستا لە شاری سەیمانی دوکانی هەیە و یەکێکە لە بەرەک درووە زۆر باشەکان لە شاری سەیمانی هەروەها ئێمە پرۆسەی خوێندنەوە و نووسینمان هەیە کتێبخانەکانی ئێمە لە هەرسێ چاکسازی لە گەوران هەروەها لە ژنان و مناڵانیش بە هەزاران کتێبی تایە ئێمە خەڵکمان ڕزگار کردووە لە دەست مادەی هۆشبەر دواتر هاتوون پشکنینی میزولیک و خوێنمان بۆ کردووە دەرکەوتووە کە لەشی پاک بۆتەوە لە مادەی هۆشبەر بێتگەلەوە ئەوانەی کە تەبعاً کلێنە لای ئێمە سەرەتا حاڵەتی دەرونیان ڕووخاوە بۆیە یان بە گروپ یان بە تاک توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتەکانی ئێمە لەگەڵیاندا ئەنیشن بۆ ئەوەی بتوانن لە ڕووی دەرونیەوە ئارامیان بکەنەوە ئەمانگی نێوان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ کەرتی تایبەتدا چۆنە ئەو کەسانی کە لە چاکسازی دەرئەچنە دەرەوە زۆر جار متمانیان پێ ناکرێت لە دەرەوە کەمتر دەرفەتی کاریان پێدرێ هیچ پرۆژە پلانێک هەنگاوێکی جدی هەیە بۆی کە ئەم کێشیان بۆ چارەسەر بکرێ چەندین یاداشی لێک تێگەیشتمان هەیە لەگەڵ زانکۆکان باشە بۆ ئەوەی کە لە زانکۆ وەربگیرێن بەڵام بۆ کەرتی تایبەت تا ئێستا ئێمە شتێکی وامان نەکردووە کە ئەمانە ئازادە بن وەریان بگرن
چکە تۆزێک لەمەیە کەرتی تایبەت سەربەخۆی خۆی هەیە وەک کەرتی گشتی نییە بەڵام کێمە فێری پیشەیەکی ئەەکەین بڵێ ئازاد دەبێت ئەتوانێت خۆی وەک خۆی شۆن کارێک بکاتەوە بۆی کە چووە دەرەوە بتوانێت لەگەڵ کۆمەلگا تێکەڵ ببێتەوە کۆتا پەیامم ئەوەیە کە هەر کاتێ پەرلەمان کارا بۆەوە هەوڵبەن لە وەرزی یەکەمی یاسادانانە یاسای لێبوردنی گشتی دەربکەن بۆ ئەوەی ئەم زۆری سزادراوانە کەم بێتەوە من ناڵێم هەموو سزاکان ئەوەی کە قابلی ئەوەی ئازاد کرێ ئازاد کرێن بچنەوە ناو کۆمەلگا ئێمەش بتوانین چاکسازی بکەین لە ئەوانەی کە ئەمێننەوە ئەم سوینمە ماری خۆم ویران کردی ئەم کێشەکمەیە کێشەکەم گەورەتر کردیە هەلە من نامە دەرێ کۆمەلگا بە چاوێکی ئاژاوە جێڕی و ئەوانە سەیران دەکردن و سوچارم زارێ دەگیرین و ژیان وەسز لێفەوتە ئەوە فکر گیرە سزنیمە ئەسجن دەستخۆشی لێ زانیەکان دەکەم کە دەستگیریان کردین ئەگەنا بەڕاستی ڕێڕەوەکەمان زۆر خراپتر دەڕۆی هەموو کەسێک لە دوای ئەنجامدانی تاوانێک هەستی پەشیمانی بۆ دروست دەبێت ئەگەر بێت و چاکسازەکان هەوڵی سەدیش بدەن بۆ گۆڕانکاری ڕێشەی لەم مرۆڤەدا کە تاوانێکی کردووە هێشتا دەرەنجامێکی ئەوتۆی نابێت ئەگەر ئەو کەسە لە ناخی خۆیەوە بڕیاری نەدابێت کە چاکسازی لە خودی خۆی و لە ڕفتارەکانی دابکات بۆی تا بەرنامێکی دیکەی کورسی خەڵک بەخواتان دەسپێرم